ڕێکخراوی فریدەم هاوسی بنکە لە واشنگتن لە راپۆرتی ساڵانەیدا دەڵێت مافەکانی سیاسی و ئازادی سیڤیل 13 ساڵی لەسەر یەک هەر لە ساڵی 2005ەوە هەتا ساڵی 2018 بەردەوام بەرەو خراپبوون دەڕوات. ئەم کێشەیەش لە چەندین وڵاتانی جیاواز دابەدی کراوە، هەر لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بگرا کە ڕابردوویەکی درێژدەمی دیموکراسی هەیە هەتا دەگاتە ئەو وڵاتە تاکڕەوانەی وەکو چین و رووسیا. راپۆرتەکەی فریدەم هاوس ئاماژە بۆ دەکات ئازادی ڕاگەیاندن لە نزمترین ئازایە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. ڕۆژنامەوان ڕەیمەند تەیلەر لە وتوێژێکی لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا بەرەنجامەکان بەمای نیگەرانی لە قەڵەم دەدات. کاراکتەرە سەرکوتکارەکان بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر ڕۆژنامەوانان تا بێدەنگیان بکەن لە ڕێی دەستگیرکردن و دانانی ئەو یاسایانەی ئازادیەکان کۆتوبەند دەکەن. لە هەموو ناوچەکانی زیاتر کە پێشەرکاریان تیادا کراوە ئێرۆسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە. ئەوەی جێی سەرنجە لەم راپۆرتەدا ئازادی ڕاگەیاندن لە وڵاتانەدا کەم بۆتەوە کە ئایدۆلۆژیەتی ڕاستڕەوی نەتەوەیی تیاندا سەریان هەڵداوە. بەپێی راپۆرتەکەش ئەم دیاردەیە لە وڵاتانی وەک هەنگاریا و سربیا بە ئاشکرایی دیارە. بەڵام ناوی وڵاتی تری گەورەی جیهانی هاتووە وەک هەندستان، ئیسرائیل، ئەمریکا. ئەمەش وەک لە راپۆرتەکەدا هاتووە دەشێ کاریگەری نەرێنی بکاتە سەر ڕەوشی دیموکراسی بە تایبەتیش لەو شوێنانەدا کە دیموکراسی تیادا لاوازە. فریدەم هاوس ساڵانە ئەم جۆرە راپۆرتانە بڵاو دەکاتەوە. بەڕێز تەیلەر دەڵێت جێی بێدبەختی ئەوەیە ئەوانەی کە پێویست ناکات ئەم راپۆرتانە ببینن ئەوانن کە زیاتر بەدەستیان دەگات. سانسۆرکردن و یاساکانی بۆ سەرکوتکردن دانراون لە هەر شوێنێک هەبن ئەوا دەکەونە خزمەتی ئەو مەبەستانەی بۆی دانراون. ئیدی ئەمە کەوتۆتە سەر میدیا سەربەخۆکان تا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان ئەمڕازی تری تایبەتەوە ئەو زانیاریانە بگەێنرێنە ئەو شوێنانەی پێویستە بیبینن و بیبیستن. ئەوەی جێی دڵخۆشی ئەوەیە لە بەشێ لە وڵاتاندا دەستکەوت هەبووە وەک ئەثیوبیا، مالیزیا، ئەرمینیا، بەڵام ئەوەشەیە کە هیچ وڵاتێک بەناپارێزی نییە لە هەبوونی سانسۆر و ئەمەش گرنگە بەهێن دووەربگیرێت. هەرچەندە لە راپۆرتەکەدا ڕخنە لە ئەمریکای گیراوە، بەڵام ئەگەر بەگشتی لەمە بڕوانین ئەمریکا هێشتا هەر وڵاتێکی ئازادە. هەرچەندە راپۆرتەکە ئاماژەی بە جۆرێک لە فشاری نەئاسایی کردووە وەک بەرەنجامێک کە راپۆرتەکە دەڵێت سەرۆک ترامپ بەردەوامە لە پێشێرکاری بەرامبەر بە میدیا. جانیگەرانی ئەم راپۆرتە لەو گوتارە هێرش ئامێزانەدایە کە دژی میدیا دەدرێن، بە تایبەتیش دژی ڕۆژنامەوانان و میدیاکانی ئەمریکا، هەروەها هەڕەشەی گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی و لێسەنەوەی مۆڵەتی کارکردن و هەروەهاش زیاندان لە خاوەنەکانی دەستگا میدیایەکان. جا لێرەدا گەشتبینیەکە لەوەدایە یاساکانی ئەمریکا بۆ پاراستنی میدیا بەهێزن و بەپێی دەستوریش پارێزراوە. بەڵام لایەنە خراپەکەژەوەیە وەک لە راپۆرتەکەدا باسکراوە ناوبانگی ئەمریکا دەخاتە ژێر پرسیارەوە لە کاتێکدا راپۆرتەکەش ئەمریکا بە پێشەنگی دیموکراسی دادەنێ. مۆلێ مەترسیەکە لەوەدایە کە چیدی داکۆچی لە دیموکراسیە نوێ لاوازەکان نەکا لە کاتێکدا تاکتیکی جۆراوجۆر بۆ سەرکوتکردن بەکاردەهێنن وەک ئامادەکارێکی راپۆرتەکە بووی باسکردم لە دوای دووەم شەڕی جیهانیەوە ئەمە یەکەمین جارە ئەو تاکتیکە نوێیانە بەکاربهێنرێن. ئێستاش پرسیارەکە لەوەدایە ئایا ئەمریکا دەتوانێت بگەڕێتەوە سەر ئەو ناوبانگی ڕۆژێک لە ڕۆژان هەیبووە؟ سەبارەت بە هەڵوێستی کۆشکی سپی لەسەر ئازادی ڕۆژنامەگەری بەڕێز تەیلەر گوتی ڕاستە لە ڕابردوودا سەرۆکی ئەمریکا بەردەوام جەختی کردوێتەوە لەوەی ئەم بەڕێوەبەرایەتی کراوەترین و ڕوون و ئاشکراترین بەڕێوەبەرایەتی دەبێت لە مێژووی ئەمریکادا، بەڵام ڕاستیەکان تەواو پێچەوانن. بە بەڵگەی ئەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە کەمترین کۆنفرانسی ڕۆژنامەوانی هەبووە لە ماوەی ئەم زیاتر لە 2 ساڵەدا. ڕاستە سەرۆک ترامپ تویتەر بەکاردێنێ بۆ دەربڕینی ڕوانینەکانی خۆی، بەڵام ئەوە دەچێتە خانەی دیالۆجێکی تاکلایەنە. زۆر جاریش سەرۆک لە لێدوانەکانیدا ڕاستەوخۆ ناودەبا و نیویۆرک تایمز، CNN و دەستگا سەرەکیەکانی تری میدیا لە ئەمریکا بە دوژمنی خەڵک ناودێر دەکا. ئەوەش کە تا ئێستا وەڵامی بەڕێوەبەرایەتیمان نەبینیوە ئەوەیە ئەم بەڕێوەبەرایەتیە بە ئاشکرایی خۆی لە شوێنێکی جیاوازتردا دەبینێتەوە. لەو راپۆرتەی فریدەم هاوس کە لەسەر ڕووداوەکانی ساڵی 2018 نووسراوە باسی چەندین وڵاتانی تریش کراوە کە تیایدا ئازادی بەگشتی و بە تایبەتی ئازادی ڕاگەیاندن لە مەترسیدان، لە ناویاندا تورکیا، ئێران و عێراقیش.